دەستگای خێرخوازی بەخشین لە چوارچەوەی پرۆژە خێرخوازەکانی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا جلوبەرگ و پێداویستی جەژن بۆ نزیکەی 200 منداڵی بێباوەک لە شاری هەڵەبجە دابین کرد. دەستخۆشییان لەیەکە من حەج مەعاش و شتێکی منەیە ئەمانە نەبێ حیجاوکاریەک خوا پاداشی خێریان بداتەوە یاخوا خوا ئەوە نەتریان باتەوە دەستخۆشییان لەیەکەم خوا پاداشی هەمویان باتەوە یاخوا لەشیان ساق بێ خۆتان نەزانمە هیچمان نییە هەرەمە خێرخوازانە نەبێ. پێشەکی زۆر سوپاس و بێزانی خۆمان دەستخۆشی خۆمان ئاڕاستەی کۆمەڵ و بەخشینەکەین جێگەی دیارە دەستیان دیارە لە هەموو شوێنێکە بۆ ئێمەی چینی مەسەن فەقیر و هەژاران مناڵانی بێباوک دەستخۆشییان یەکەین و زۆر سوپاسیان نەکەین هەمیشە هاوکارمان بوون. بەرپرسی نووسنگی دەستگای خێرخوازی بەخشین لە پارێزگای هەڵەبجە ئاماژە بۆ دەکات بە 2 قۆناغ جلوبەرگ بۆ منداڵانی بێباوک دابین دەکەن. بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین و هاوکاری مسلمانان و خێرخوازان و خواپیاداوان هەستاوین بە ڕاگەاندنی پرۆژەی دابینکردنی جلوبەرگ و پێداویستی جێژن بۆ منداڵانی بێباوک لە سنووری نووسنگەکەمان. ئەڵبەتە بە چەند قۆناغێک دەستمان پێ کردووە. قۆناغ یەکەمان ئەمڕۆ نزیکی زیاتر لە 50 خانەوە دەمانێناوە کە زیاتر لە 75 تا 80 منداڵێک جلو پێداویستیان بۆ دابینەکەین ئینشاءڵڵا. ڕۆژانی دواتریش 50 ماڵی کە دابینەکەین ئەوانیش نزیکی 80 تا 75 منداڵێک دەبن. سەرجەمە مناڵانی کە ئێمە لەم پرۆژەیە پێداویستی جێژن بۆ دابین دەکەین 150 تا 200 منداڵێکە. هەڵبەتە بە هاوکاری خێرخوازان ئێمە سوپاسیان دەکەین و دوعای خێرمان هەیە بۆیان. دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری بەردەوامی خێرخوازان بە دابینکردنی خۆراک و جلوبەرگ لە مانگی ڕەمەزانی پیرۆز هەزاران ماڵی ئاوەدان کردوێتەوە و خەندەی خستووەتە سەرلێوی هەزاران منداڵی بێباوک و بێسەرپەرشت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.